بەڵێ بینەرانی پایتەخت میدیا دووبارە سڵاوتان لێبێت. بێگومان دۆخی سلێمانی بە تەواوەتی خرۆشاوە. لە ئێستادا سەرجەم هێزە ئەمنیەکانی پارێزگای سلێمانی خراوەتە ئامادەباشیەوە و لە چەند ناوچەیەکی جیاواز بازگەی ئەمنی دانراوە تا ئەوەی کە وەکو زمانی خۆمان مەفرەزەی هێزە ئەمنیەکان لە سلێمانی دانراوە. بێگومان پێشتر دەنگۆی دەستگیرکردنی لە هاوشێخ جەنگی و بەڵام ئێستا بە تەواوەتی ئەوە پشتڕاست کراوەتەوە کە بڵێ فەرمانی دەستگیرکردن بۆ لە هاوشێخ جەنگی سەرۆکی بەرەی گەل دەرچووە و میدیای نزیک لە هاوشێخ جەنگی باسی لەوە کردووە کە سەرۆکی یەکێتی دەوێت بە سیناریۆیەک لە هاوشێخ جەنگی تۆمەتبار بکات و هاوشێوەی تۆمەتەکانی پێشتر ڕاپێکی دادگای بکات. بێگومان زیاتر لە هەفتەیەک دەبێت کە سەرۆکیێکی دیکە لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان بەناوی شاسوەر عەبدوڵاحی سەرۆکی جوڵانەوەی نوێ لەلایەن هێزەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی سلێمانیەوە دەستگیر کرا بە فەرمانی دادوەر و ئەمڕۆ دووەم دانیشتنی بوو لە پاش دەستگیرکردنی ناوبراو و ئێوارەی ئەمڕۆ سەرجەم بازگەکانی پارێزگای سلێمانی بە تەواوەتی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بربەست کرا بە شێوازێک کە هێزی زەمینی و هێزی ئاسمانیشی تێدا بوو کە لە بازگەکان هێلیکۆپتەر بەکارهێنراوە و هەروەها لە چواردەوری لالەزار کە شوێنی شتەجێبوونی لاهوشێخ جەنگیە لە ئێستادا هێزی ئەمنی لێ جێگیر کراوە. بێگومان دەمێ ئاماژە بۆ شکەم کە میدیا عێراقیەکان لەسەر ئەم دۆخەش بڵاوکراویان هەیە و راپۆرت و نووسینیان هەیە بە هۆکاری ئەوەی کە پێشتر دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆککۆماری پێشووی عێراق بووە باز لەوە دەکەن کە گۆڕانکاری گەورە لە سلێمانی بەڕێوەیەوە سەرجەم شوێنی نیشتەجێبوونی هەرێک لە مەلا بەختیارەوە دکتۆر بەرهەم ساڵح سەرۆککۆماری پێشووی عێراق بەهێزی ئەمنی چواردەوری بەهێزی ئەمنی گیراوە. وەکو ئاماژەم پێکرد میدیای نزیک بە لاهوشێخ جەنگی پژڕاستی کردوتەوە و بەشێک لە ئەندامانی بەرەیگەل ئاماژیان بۆ کردووە کە ئێمە ئاگادار نەکراوینەتەوە لەوەی کە فەرمانی دەستگیرکردن بۆ لاهوشێخ جەنگی دەرچووە بەڵام پژڕاست کراوەتەوە کە بڵێ فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچووە و نووسراوی فەرمانی دەستگیرکردنەکە گەێنراوەتە سەرجەم بازگەکان. بێگومان ئەمڕۆ لاهوشێخ جەنگی لە دوایین دەرکەوتنیدا بەشداری پرسەی یەکێک لە ئەفسەرەکانی دەستگای ئاسایشی هەرێمی کردو بە ناوی عەقیل سمکۆ ئەحمەد کە کۆچی دوایی کردبوو لە دوایین دەرکەوتنیدا لاهوشێخ جەنگی ئەمڕۆ لە پرسەی ئەو کەسایەتیەدا کە ئەفسەر بووە لە لاهوشێخ جەنگی لە سنتەری پارێزگای سلێمانیە یاخود نەخێ لە دەروی پارێزگای سلێمانیە. دەمێ ئاماژە بە هەندێک زانیاری نافەرمی بکەم. بێگومان ئەمانە نافەرمین تەنها دەنگۆن. پێشتر فەرمانی دەستگیرکردنەکەی لاهوشێخ جەنگی دەنگۆ بوو بەڵام ئێستا ئەوە پژڕاست کراوەتەوە بەڵام ئێستا کۆمەڵێک زانیاری دیکە هەن کە دەنگۆن تا ئێستا پژڕاست نەکراونەتەوە. ئەویش ئەوەیە کە ئەو مادەی کە لاهوشێخ جەنگی پێ تۆمەتبار کراوە مادەی تیرۆرە و هەروەها لایەکی دیکەشەوە بۆ تۆمەتبار کراوە کە هەوڵی داوە لەڕێی کۆمەڵێک کەسایەتی ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کودەتا ئەنجام بدات. ئەمە تا ئێستا پژڕاست نەکراوەتەوە بەڵام وەک ئاماژەم پێکرد زیاتر لە هەفتەیەکەکە لە سلێمانی سەرۆکی هێزە ئۆپۆزیسیۆنەکان دەستگیر دەکرێن. یەکێک لەوانە وەکو باسم کرد شاسوەر عەبدوڵواحید بوو سەرۆکی جوڵانەوەی نوێ کە لە درەنگانی شەودا لەلایەن هێزەکانی پۆلیسی سەر بە بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانی دەستگیر کرا و سەرکەوت ئەحمەد وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی سلێمانی باسی لەوە کرد کە لەلایەن هێزەکانی پۆلیسەوە دەستگیر کراوە و ئەم شەو دووەمین فەرمانی دەستگیرکردن پژڕاست کراوەتەوە کە بۆ لاهوشێخ جەنگی سەرۆکی بەرەی گەل دەرکراوە. تا ئێستا کەم قسە دەکەم سەرجەم ئەو بازگانی کە پێشتر ئاماژەم پێکردبوون بە تەواوی هێشتا بربەست کراوە و فەرمانی دەستگیرکردنەکەی لاهوشێخ جەنگی گەێنراوەتە سەرجەم ئەو بازگانە وەک ئاماژەم پێکرێکە لە بازگەکان بازگەی عەربەتە کە سلێمانی دەبەستێتەوە بە ئیدارەی گەرمیان و پارێزگای هەڵەبجە و هەروەها پارێزگای کەرکووک پارێزگای هەولێر و ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین. تا ئێستا سەرجەم بازگەکان بربەست کراون و سەرباری ئەوەش هێزێکی تەواوی ئەمنی لە پارێزگای سلێمانی بڵاویان پێکراوە و بە خێراییەکی زۆر جم و جۆڵ دەکەن. ئەم شەو سلێمانی بە تەواوەتی خرۆشاوە. دەتوانم باز لەوە بکەم کە سلێمانی بە تەواوەتی خرۆشاوە و لە چەندین جێگەی جیاواز بازگەی ئەمنی لەلایەن هێزەکانی پارێزگای سلێمانیەوە دانراوە و لە بازگەکانی دەرەوەی سلێمانی تا ئێستا هاتو چۆکردن ئاسایی نەبووەتەوە و وەکو ئاماژەم پێکرد تا 20 خولەک جارێک ئەگەر بێڵن یەک ئۆتۆمبیل
بچێتە ئەو دیو بازگەکەەوە ئەویش لە پاش پشکنینێکی زۆر توند تاوەی کە بزانرێت کە ئەم کەسەی کە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرکراوە لەنێ ئۆتۆمبیلەکەدا یاخودنا بێگومان بازگەکانی ناوشار کە دانراون منەوەی کە چاودێریم کرد لە پاڵ ئەوەشدا ئەو ئۆتۆمبیلانە دەوەستێنن کە مخالفن واتە پێچەوانەی یاسان بەنمونە جامڕەشن یاخود بەنمونە تابلۆکانیان نیشارەکانی خواروی عێراقا ئەمانە دەوەستێنن لێ پێچنیوان لێ دەکرێەوە پشکنین بۆنە ئۆتۆمبیلەکانیان دەکرێت بێگومان ئەمە لە چوارچیەوەی ئەوەیە تا ئەوەی کە ئەو کەسانی کە وەک باسم کرد پێشتر ئەمە پشڕاست کراوەتەوە کە چەند کەسێکن فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە بەڵام وەکو ناوەکان لاهور شێخجەنگی بە تەواوەتی یەکلا بووەتەوە کە بەڵێ فەرمانی دەستگیرکردن بۆ ئەو کەسایەتی سیاسیە دەرچووە کەسایەتی دووەم و سێم کە مەلا بەختیار و هەروەها دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری پێشووی عێراق بووە تەنانەت میدیا عێراقەکانیش لەسەر ئەمە هاتنۆتە سەرخەت و هەواڵ و بڵاوکراوەیان هەیە یەکێک لە میدیا عێراقەکان باسی لەوە کردووە کە ئەم شەو گۆڕانکاری گەورە لە سلێمانی بەڕێوەیە ئەمەش بە هۆکاریەوەی کە دکتۆر بەرهەم پێشتر سەرۆکۆماری عێراق بۆیە گرنگی بەمە دەدەن زیاتر وەک ئاماژەم پێکرد لە ئێستادا دۆخی سلێمانی بە تەواوەتی ناسەقامگیرە تا ئێستا نازانرێت کە چی دەکرێت تا ئێستا نازانێت کە لاهور شێخجەنگی لە ناو شاری سلێمانی یاخود لە دەرەوەی شاری سلێمانیە بەڵام ئەوەی کە هەیە لە دەوروبەری لالەزار کە شوێنی نیشتەجێبوونی لاهور شێخجەنگیە بەهێزی ئەمنی زۆر دەورە دراوە و میدیای نزیک لە لاهور شێخجەنگی ئاماژەی بۆ کردووە کە وەک باسم کرد سەرۆکی یەکێتی تۆمەتبار دەکەن ئەمە میدیای ڕسمی نزیک لە لاهور شێخجەنگی سەرۆکی بەرەیگەل بڵاوی کردوتەوە کە سەرۆکی یەکێتی بەمە تۆمەتبار دەکات و دەڵێت سەرۆکی یەکێتی دەیەوێت بە سیناریۆیەک لاهور شێخجەنگی تۆمەتبار بکات هاوشێوەی تۆمەتەکانی پێشوو بێگومان دەمێ باز دەوەش بکەم لە ماوەکانی ڕابردوودا لە دوای ڕووداوەکانی هەشتی تەمووز کە لە نێوان هاوسەرۆکانی نیشتیمانی کوردستاندا ڕوویدا لاهور شێخجەنگی بە تۆمەتی چەند کەیسێک بانگشی دادگا کراوە لاهور شێخجەنگی سەردانی دادگای کرد لە دادگا ئامادە بوو بەڵام هیچ خوێندنەوەیەک بۆ کەیسەکە نەکرا و هەروەها هیچ چۆن بڵێن دادگایکردنەکە بەڕێوە نەچوو بەڵێ ئێستا هەواڵێکی تازەم بۆ هاتووە کە باز لەوە دەکات بە پێ بەدارەچوونەکان بڵاو پێکردنی هێزەکان بەڵێ تەنە ئەوە پشڕاست کراوەتەوە کە فەرمانی دەستگیرکردنەکە گەیشتووە بە سەرجەم بازگەکان کە ئەم کەسایەتیە کە لاهور شێخجەنگیە لە هەر بازگەیەک بینرا فەرمانی دەستگیرکردنی هەیە و دەبێت بگیرێت بەڵێ وەکوتم مادەکەی بەپی مادەی تیرۆرە ئەمە مادە تیرۆرەکە تا ئێستا پشڕاز نەکراوەتەوە بەڵام ئەوەی کە باز دەکرێت بەهۆی مادەی تیرۆرەوە لە لایەکی دیکەشەوە لە تۆمەتبار دەکرێت ئەمەش نافەرمیە بۆی کە کۆمەڵێک کەسی ڕاستپاردووە لە ناوڕێزەکانی کێتی نیشتیمانی کوردستان بۆی کە لە نێوی کێتی کودەتا بکات کە خۆی پێشتر ئاماژەی بۆ کردو لە ڕووداوەکانی هەشتی تەمووز کە کودەتای بەسەردا کراوە لەلایەن باوڵ جەلال تاڵەبانی کە ئێستا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە و هەروەها نزیکەکانی ئەو کەسانی کە نزیکن لە لاهور شێخجەنگی لە بەرەی گەل بازەوە دەکەن کە ئەمان ئاگادار نەکراونەتەوە بەڵام ئەوە پشڕاست بۆتەوە کە واتە هیچ ئاگادارکردنەوەیان بۆ نەنێردراوە بەڵام بە تەواوەتی ئەوە پشڕابزۆ کە فەرمانی دەستگیرکردن بۆی دەرچووە و تۆمەتبار کراوە بۆی کە کودەتا بکات لە نێوی کێتیدا ئەمانە زانیاری نافەرمین ئەمەی کودەتا بکات لە نێوی کێتیدا بۆ هەر زانیارێکی دیکە چاتان لەسەر پایتەخت میدیا بێ لە ئێستادا هێزێکی ئەمنی زۆر لە پارێزگای سلێمانی بڵاوی پێکراوە